بەناوی خوای بەخشندەی میهرەبان بەڕێسەرۆکی پەرلەمانە من بە پێی مادەی 2 پێڕێونی خۆ قسە دەکەم کە پەرلەمانی کوردستان بەرزترین دەسەڵاتی یاسادانان و چاودێریکردنی دەسەڵاتە بەڕاستی، بەڵام ماوەیەکە بەداخەوە بەهۆی هێندێک پرۆژە یاسای هەموار و گشتاندنی ئەوەی دوای وەزارەتی ئەوقاف و هێندێشتی کەش خەریکە بەڕاستی شیراز ئەم کۆمەڵگایە بپسڕێنرێ، خەریکە بەڕاستی خەڵک تەواو بێزار و تەواو نیگەران بوو، خزمەت گوزاری لاوازە کار و کەسابەت نییە تەبا شتێک مابێتەوە لە نێو ئەم خەڵکی کە ئیسلامەتی موسڵمانەتی و فێرکردنی قورئان و ئەوانەیە کە هەموومان تێدا هاوبەشین هەموو لایەکمانە بەڕاستی خەریکە ئەمەش ینی کەوتوتە ژێر پرسیار و قسەی زۆر لەسەر دەکرێ و شیرازەی کۆمەلگا و بەڕاستی شیرازەی کۆمەڵایەتی تێکداوە. بۆیە من داوا دەکەم حەقەت ئەم سەرۆکاتی پەرلەمانە ئەمە قبوڵ نەکا، حەقەتەن گشتاندێک ئاراستەی حکومەت کە کاکە وازم خەزانە بێن، وازە خەڵک بێنن، خەڵک ئەوەندە بێزار بە بڕوا کەوای لاتووە لەوانەیە لێمان ڕاپەرن تەڕوشکی بەیەک و بشتێنن، ینی بۆچی ئەمە هەندە خەڵک بێزار کە لە کاتێدا خزمەت گوزاری نییە، لە کاتێدا موسە لە کاتی خۆی دا نییە، کەسابەت نییە. سوپاس.